ئێوارتان باش بە ناوی تیمی پەروەردەیی ڕێکخراوی ئازادبوون بە خێراتنی یەک بە یەکتان دەکەین. بە خێراتن سەر و سەرچاوە. ئەم ئێوارە کۆڕەمان یەکێکەیە لە چالاکیەکانی تیمی پەروەردەیی ڕێکخراوی ئازادبوون کە کتێبێکی مامۆستا عەباسە، عەباس ئەحمەد هۆمەر جوامێری، دەرچووی زانکۆی سلێمانیە، بەشی ماتماتیک، زیاتر لە 40 ساڵ خزمەتی هەیە لە بواری پەروەردەیە. لە زۆربەی لیژنەکانی دانانی کتێب و پێداچوونەوەی کتێبی ماتماتیکا بەشداری کردووە. ئێستا یەکێکە لە ئەندامە چارەکانی تیمی پەروەردەیی لە دوای خانەنشینبوونی 3 کتێبی وەرجێڕاو بەسەر زمانی کوردی چۆن بیرکاری بخوێنین. یەکەم کتێبی بوو کە وەریجێڕا، دەروزانی پەروەردەیی دووەمین کتێبی بوو کە دەستگای جەمال عیرفان بۆی چاپ کرد. ڕۆحی پەروەردە ئەم کتێبەی کە ئێستا لە بەردەستمانەوە ئیمڕۆ خوێندنەوەی بۆکەین، کتێبێکی کەشی بە ناوی سایکۆلۆژیای منداڵ هەرزەکار لەژێر چاپدایە بە ئومێدی ئەوەی کەوا بەم زوانە و کتێبەش بکەوێتە بەردەستی خوێنەران. ئەم کتێبە هی بەرهەمی نووسەری بەناوبانگی فەڕەنسی گۆستاڤ لۆبۆنە کە هەمومان لە ڕێی کتێبە سایکۆلۆژیای جەماوەرەوە زیاتر ئاشناین بەو نووسەرە فەڕەنسیە. هەمووان ڕاستیە گەزانین، باوەڕیشمان پێیەتی، هەمووان هاوارەکەین، داوا ئەکەین کەوا واز لەو پەروەردە باوە بێنین کەوا ئێستاکانی ئێمە ئەم ڕۆژگاری ئێمە تیا بەسەرە بین. ئەگەر بڕوانین ئەو کتێبە و خوێندنەوەیەکمان بۆ کتێبە هەبێت بە هەمان ئەو شێوەی کەوا ئێمە لەم سەردەمەدا هاوارمان بەدەست پەروەردەوە نووسەر لەو سەردەمەی خۆیدا بە هەمان شێوە، بەڵکو دواکەوتوتریش باسی پەروەردەی فەڕەنسا ئاکا بۆمان. چۆن لەم سەردەمەی ئێمە ئیمڕۆ کابینەیەک بڕیارێک دەرەکا، کۆمەڵێک بڕیار دەرەکا بۆ چاکسازی و پاش ماوەیەک کۆمەڵێک گۆڕانکاری کا لەگەڵ کابینەی نوێیە هەڵدەوەشێتەوە و کۆمەڵێک گۆڕانکاری دێت. هەمووان لە چۆنەڵێ لە کەشتیەکای نازانین بەرەو کوێ ملدەنین. بە هەمان شێوە ئەویش باسی ئەو پەروەردەی فەڕەنسامان بۆکە. وەرجێڕە عەرەبیەکە وتێکی جوانی لە وەرجێڕانەکەی وتووە، سەرەتای وەرجێڕانەکەی هەموو ڕێنسازێکی بەهادار بە یەک شتەوە بەستراوە، ئەویش چاکردنی پەروەردەیە. بەڵام ئەم پەروەردەیە چۆن چاک بکەین؟ نووسەر لێرەیە کتێبەکەی کردۆ بە 5 بەشەوە، یاخود ڕاستتر بڵێن بە 5 کتێبەوە وەکو خۆی باسیەکە. کتێبی یەکەم ئەڵێ گەڕان بە دوای چاکسازیدا. ئەو هەوڵە نەزۆکانەی چاکسازی کا لەو سەردەمەیان دراوە، چۆن ئێستاکانی ئێمە هەمان هەوڵمان هەیە، باس لەوە ئاکات. دواتر یەتە سەر بنەماگشتەکانی پەروەردە لە ئەمریکا، بەراورد دێکاتەوە بە پەروەردەی فەڕەنسا. لە کتێبی سێما باسی خوێندن لە فەڕەنساکە، باس لە شێواوی زانکۆکان دەکات، باس لەوە ئاکات کەوا چۆن زانکۆ ئەگەر شێواو بوو ئامادەیی و قۆناغەکانی پێشخۆشی هەر شێواو دەبن. باس لەوە ئاکات ئەو ململانەی کەوا لە پێناو بڕوانامەیە کەوا بڕوانامەی بەرز بۆتە ئامانج و خەڵکیی زۆر تووشی گەندەڵی تووشی داڕمان بۆ پەروەردەکەیان. نووسەر پێمانەڵێ چیتر پەروەردەی کۆنەبا و پێداویستەکانی سەردەم دابین ناکات. نووسەر پێمانەڵێ خوێندنی ئامادەیەکان سەربازەیەکی خەماوین و جەستە و ڕۆح و ڕەوشتی گەنجیان شێواندووە. ئەمە ئەگەر بەراوردی کەیتەوە بە خوێندنی ئەمە هەمان تێبینی و هەمان سەرنجمان هەمومان هەیە لەسەر خوێندنی خۆمان. لە کتێبی چوارەما باسی چاکسازی پێشنیازکراوە کات. ئەڵێ ناتوانین هیچ گۆڕانکاریەک لە سیستەمی پەروەردەیە بکەین تا گۆڕانکاری لە سیستەمی سیاسی کۆمەڵاتیان نەکەین. ئەمە ڕاستیەکە هەمووان دەیزانین و بەڵام چۆن ئەو هەنگاوی بۆ بندێ. چێبەرچێ بۆ بەدەستهێنانی بڕوانامەی بەرز بەبێ ئەوەی کەوا بیر لە فێربوون بکەینەوە، هەمان ئەو کێشەیەکەوە ئیمڕۆکانە ئێمە پێوە یەکلانی پێوە ناڵێنین. نووسەر ئەڵێت چاکسازی لە پەروەردەدا بە مەرسوم و فەرمانە وزارەکان نایەتە دی، بەڵکو دەبێت بیر و بۆچوونەکان بگۆڕین. لە کتێبی پێنجەما باسی ڕۆحی فێرکاری پەروەردە ئاکات کاڵێ پێویستە ئەزمون بنچینەی هەموو شتێک بێت. پێویستە پەروەردە کارێکی وا بکات جوڵەی نائاگایی لە ڕۆحدا پەیدا بکات، توانای بیرکردنەوە پەرە پێ بدات. پێویستە منداڵ بۆ ڕاستیەکانی ژیان ئامادەکەین، نەک بۆ تاقیکردنەوە. هەمان ئەو وتانەیە، هەمان ئەو قسانەیە کەوا ئیمڕۆکانە هەمومان داوای دەکەین بە ئومێدی ئەوەی کەوا
پەروەردەی ئێمەش چۆن ئیمڕۆکانە پەروەردەی فەڕەنسا گۆڕانکاریەک لە دوای 120 ساڵ 130 ساڵ گۆڕانکاریێکی زۆری بەچاو بەخۆیەوە بینیوە بۆ ئومێدیەوەی ئەو پەروەردەی ئێمەش بێتە ئاستی پەروەردەی جیهانی. نووسەر پێبانەڵێت ئامانجی پەروەردە دروستکردن و پەرەپێدانی ئەخلاقە، داهێنانە، بیرکردنەوەیە، بڕیاردانە، دەست پێشخەریە، ڕۆحی هاوکاریە، کۆڵنەدانە. کاری پەروەردە ئەوەیە کە باشەکان بەهێز بکا و خراپەکان لەناو بدات. مامۆستا جگە لەوەی کەوا کتێبەکەی بە شێوازێکی زۆر جوان لە ڕووی ڕێزمانی و لە ڕووی وشەوە زمانێکی پاراوی هەیە، ئەوەی کە پێشەکەی بخوێنێتەوە باوەڕت بێت پێشەکە کە مامۆستا خۆی نووسیوەتی بۆ زمانە پاراوەی ناوچەی پشدەر و سلێمانی کە تێکەڵی کردووە، هێندەی کە لا کتێبەکە لا شیرین دەبێ و سەرنجڕاکێشە بۆ ئەوەی کەوا بە دوای پەڕە بە پەڕەی کتێبەکە بکەویت. بۆ ئومێدی ئەوەی کەوا هەمووتان خوێنەری کتێبەکە بن، داوا لە مامۆستای بەڕێزەکەم مامۆستا عەباس کە خۆشی شتێک دەربارەی کتێبەکە بڵێ. دووبارە بەخێر بێن. دەست خۆش بێ مامۆستا گیان. وەڵام ماشەڵڵا بەخێر بێن یا خوا سەرچاو. زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان، خۆشحاڵتان کردین. ئەوان زۆر سوپاس بۆ ڕێکخراوی ئازادبوون کە ئەم فرسەتەی دا بە ئێمە لێرە بتوانین ئەو کۆڕە ببەستین. سوپاسیان دەکەم. ئەوان بابەتی ئێمە بابەتی پەروەردە و پێگەیاندنە. ئێمە ساڵەهای ساڵە لەسەر پەروەردە کار دەکەین. دەمانەوێت پەروەردەیەکی دروست بێ، ئەویش بۆی نەوەیەکی دروستمان دەستکەوێ بتوانین لە سێبەری ئەو نەوەیەدا ژیانێکی ئارام و پڕخێر و خۆشی بۆ خۆمان و بۆ وڵاتەکەمان و بۆ گەل و نیشتیمانەکەمان دابین بکەین. وەکوتمان کتێبەکە کتێبی ڕۆحی پەروەردەیە. بەڕاستی باس لە ڕۆحی پەروەردە دەکەم. گۆستاڤ لە بۆن لە میانەی هەموو ئەو کتێبە ناوازانەیدا کە جەنابتان شارەزان تێیدا ئەوانەیە بەشێکتان لێ خوێن بێتەوە، لێرەدا باس لە ڕۆحی پەروەردە دەکات. یەکێکە لە کتێبە ناوازەکانی کە باس لە پەروەردەی فەڕەنسای ئەو کاتە دەکات کە ئەو کاتە فەڕەنسا چۆن لەو حاڵەتەدا بووە. لە ساڵی دوای شۆڕشی فەڕەنسا ساڵی 1789 گۆڕانی زۆر بەسەر فەڕەنسادا. لەوانە هیچێک لەوانە پەروەردە کە گۆستاڤ لە بۆن زۆر بە وردی چۆتە ناویەوە، زۆر بە چاچی لێ کۆڵیوەتەوە، وگلەی زۆری هەبووە لەو پەروەردەی کە تێیا بووە. گۆستاڤ لە بۆن خۆی بە دوا پەروەردە داگەڕاوە لە زۆر شوێندا، بە تایبەتی ئەو پەروەردەی کە خۆی هەیەی هەیان بووە لە فەڕەنسا لەگەڵ دەوروبەری خۆیان وەکو بڵێن ئەڵمانیا، پەروەردەی ئینگلتەرا، پەروەردەی وڵاتانی دیکە بە تایبەتی ئەمریکا بەراوردێکی جوانی کردووە. هاتووە لێرە شارەزی بۆ دەکا کە پێشەکی بۆ سیستمی پەروەردەی ئەمریکا نووسیوە کە بە کتێبی بایز ناو دەبێت. ئەو کاتە ئەو کتێبەی کە هەمانە ئێستا لەبەردەستە تا ساڵی 1910 15 چاپ کراوەتەوە. دەبێت تا ئێستا چۆن کرابێ بۆ زۆر زمانی جیهانی دیکە وەرجێڕاوە، وەرجێڕانی بۆ کراوە تا حوسێن کە وەریجێڕاوە بۆ عەرەبی کتێبەکەی جوان هێناوەتەوە. کتێبەکە زۆر لەوە زیاترە، بەڵام ئەو هاتووە گۆڵبژێرێکی کردووە لە کتێبەکەدا. ئەوەی کە پێویست بووە تەوەن زۆربەی پەروەردەکان لە دنیادا زۆر شتیان لێک دەچێت. پەروەردە لە دنیادا زۆر شتی لێک دەچێت چونکە ئەمە مرۆڤە، بەڵام بە پێی منتیقە و بە پێی کلتور و پێ و شوێناندا ئەلاکولین هەندێکە پەروەردەی خۆی هەیە. ئەو هاتووە لێرە گۆڵبژێرێکی کردووە لەو پەروەردەی کە بە کەڵکی خۆرهەڵاتی ناوەڕاست دێت. ئەو بە تایبەتی میسر کە بۆ خۆی کردوێتی بۆ میسر کردوێتی. ئەو لێرە بە کتێبەکە دەڵێن وەرم جێراوە جارێکی وەری ناجێڕەوە، بەبەستی ئەوەیە کە بەو شێوەیە وەری جێراوە کە کردوێتی. ئەمیش هەر دوا بە دوای هەر لەگەڵ ڕێڕەوی تەرجەمەکەی ئەو ڕۆیشتووم، جاهارچیەکی بێ من لەگەڵ ئەو ڕۆیشتووم لە بازە شوێنێکیدا کتێبە فەڕەنسیەکەم لەبەردەستا بووە، بەڵام من لەبەرەوەی بۆ خۆم فەڕەنسی نازانم لە هەندێک شوێندا گەڕاومەتەوە بۆی ئەگەر لە شوێنێکدا پرسیارێک شتێک هەبوو بێ برادێک دۆستێکی فەڕەنسیزان پەیوەندیم پێوە کردووە لە وشەیەکدا گومانم هەبوو بێ توانیمە لەوێ ئیسفادەی لێ بکەم و هەرچۆنێکی بێ کتێبەکە بێتە بەرهەم.
وەکو مامۆستاش باسی کرد کتێبەکە لە 5 کتێب پێکاتوە تەبەن عادەتی وایە کە گۆستاڤلۆڤۆن ئەوەی کە نووسینەکانی خوێن بێتەوە کتێبەکەی کردوێتە 5 کتێب. کتێبی یەکەم و دووەم و سێهەمی باس لە وێنەیەکمان لە پەروەردەی فەڕەنسای ئەو کاتە پیشان دەدا. پێمان دەڵێت کە پەروەردەی فەڕەنسای ئەو کاتە چۆن بووە و ئەبێت چۆن بێت، دەبێت چۆن چاکسازی تیا بکرێت، چی بکەین بۆ ئەوی بتوانین پەروەردەیەکی دروستمان دەستکەوێت. لە کتێبی یەکەمدا وەکو باسمان کرد باس لە لێکۆڵێنەوەکانی چاکسازی دەکات لە پەروەردە ئەو لێکۆڵێنەوانەی کە هەیە تەمان لە لێکۆڵینەوەکانیدا احتیمادی زۆری کردوێتە زەرج زیاتر ئەو لێکۆڵینەوانەی کە لە پەرلەمانی ئەوێدا کراوە هەموو ئەو دۆسیانەی هەڵداوەتەوە کە لە پەرلەمانی ئەو کاتێدا هەیان بووە زایدن کۆمەڵێک لەو زانە و شارەزانەی کە لە پەروەردەدا ئەو کاتەی ئیشیان کردووە. وەکو جەلێدا لە کتێبی دووەمدا باسی فێرکاری و پەروەردە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکات و بەراوردی دەکات. لە کتێبی سێهەمدا باس لە زانکۆکانی فەڕەنسا دەکات، باس لە قۆناغەکانی ئامادەیی دەکات، ئامادەیی و ئەو قۆناغانەی کە خوێندنی تێدا دەکرێت لە فەڕەنسا چۆنەوە ئەبێت چۆن کراوە و ئەو مەرحەلانەی کە دوای شۆڕشی فەڕەنسا پەروەردەی پیا تێپەڕیوە چی کراوە چی نەکراوە هەموو تێدا باز دەکات. باس لە مامۆستا لە فێرخواز لە کۆمەڵگە دەکات. پێی وایە کە هەتا ئەو سێیانە بەتەواوی ئەو سێ کەسە بەتەواوی تێنەگەیەنرێن مامۆستا فێرخواز کۆمەڵگا بەتەواوی نەیەنە سەر خەت بۆ چاکسازی بەتەنیا بەلایەک ئیش ناکرێت، کەواتە پێویستە هاوتەریب ئەو سێیانە بەیەکەوە بتوانن ئیش بکەن لەوەی کە پەروەردەیەکی دروست بێنە بەرهەم. ئەبەتا ئەو کاتە ئەو زۆر ناومێت بووە لە پەروەردەی ئەو کاتە. پێوا بۆ کە چاکسازی تا ڕادەی ئەستەم چووە، بەڵام ئەوەش پەروەردەکەیانە کە ئێستا دەیبینین گەیشتۆتە کوێ بۆ چونکە ئیشیان لەسەر کردووە. ئەم کتێبە لە وڵاتانی دیکەش لە هەتا لە ئەوروپا لە وڵاتانی خۆراوەتی ناوەڕاستیشدا سوودی زۆر لەوە گیراوە بۆ پەروەردەکان بۆ پەروەردەکاران بۆی بتوانن بیکەن بە سەرچاوەیەک بۆی چۆن کار لە پەروەردەدا بکەن. لە کتێبی چوارەمدا دیسان وەکومان باس لە چاکسازی پێشنیارکرا و ئەو چاکسازی خوازانە دەکات کە ئیشیان لەسەر چاکسازی کردووە وە چۆن کردویانە. ئەو پێ وایە ئەو چاکسازی کە کردویانە بە شێوەیەکی پچڕ بووە، بە شێوەیەکی وا بووە کە بەسەریەکەوە نەبووە، هەر بۆیە نەیانتوانیوە کە چاکسازیەکە تەواو بکەن. وەکو چۆن ئێمە ئێستا کاتێکە دەمانەوێت چاکسازی بکەین بتوانین شتێ بکەین هەوڵی ئەوە دێن، بەڵام چاکسازیەکە هەر یەکە لەلایەکەوە ئیشی بۆ دەکات، یعنی هەموو بەیەکەوە شانمان نەداوەتە بەر هەر ئەو ئاگای لەوی دیکە نییە کە ئیش دەکات، ئەوی تریان نازانێ ئەو چۆن دەکات. بۆیە ئەگەر بتوانین بەیەکەوە هەمومان ئیش بکەین و فکری هەمومان کۆکەینەوە کۆمەڵێک ئەو فکرانەی کە لێرەدا هەمانە ئەتوانین ئیشێکی وا بکەین کە پەروەردەیەکی دروستمان بۆ بێتە بەرهەم. دیسان لێرەدا باس لە گۆڕینی سیستەم دەکرێت. ئەو پێی وایە کە گۆڕینی سیستەم ناکرێت ئیلا دەبێت گۆڕین لە ماوەستادا لە فێرخوازدا لە کۆمەڵگەدا لە خێزاندا لە هەمویاندا بکرێت. ئەویش بە شێوەیەکی بەو مێتۆدانەی کە هەیە مێتۆدێک کە بتوانێت ئیشی لەسەر بکات، بەڵام مێتۆدێک نەک هەر مێتۆدەکە مێتۆدێکی تیۆری بێت، ئەبێ بە شێوەی ئەزمموی بێ، دەیەوێت سوود لە ئەزممون وەربگرێت. یعنی منداڵ وای دەبینێت کە پێویستە منداڵ خۆی شتەکە ئەزممون بکات، نەک هەر بڵێن وڵی ئاوا بکە و ئاوا بکە و یان پێی بڵێن وەکو چۆن لە مختبەرەکاندا ئەو گلەی لە مختبەرەکانیان هەیە کە دەڵێت وڵاتی لە مختبەرەکانیان هاتووە ڕسمی کە مۆڵەیەکی بۆ دروست کردووە پێێتی ئەگەر بێت و ئەم مادەیە بکەین ئەوێ و ئاوای لێ بکەین ئاوا لێ بکەین ئەوە ئەتوانی فڵان شتەی لێ بەرهەم بێنین. بەڵام ئایا لە ڕاستیدا ئەوەی لە بەردەمی منداڵەکەدا کردووە؟ نەخێر، نەکراوە.
بۆیە ئەو پێی وایە هەر بۆیە نەیانتوانێەوە کە ئەو پەروەردە پەرە پێ بدەن، بەڵام دوای ئەوە کە ئەو پەروەردەکردیان بە پەروەردەیەکی ئەزمموی توانیان ئەو فەڕەنسایە دروستکەن کە ئێستا هەیەە. لە کتێبی پێنجەمدا باس لەمانە دەکات بنەما دەرونیەکانی فێرکاری لای مامۆستایان توێری دەرونی پەروەردە و فێرکاری پێی وایە بەپێی ئەو توێرایی کە هەیەی ئەبێ هەرچی لە هەستدا بخرێتە نەستەوە، دوای ئەوەی کە خرایە نەستەوە ئەو کاتە ئەبێ بە غەریزە، کە بوو بە غەریزە ئەو کاتە ئەبێ بە خوتێدا. بەم مەرحەلانە ئەتوانێت پەروەردەیەکی دروستمان دەستکەوێت جام ڕستی زیاد چ فێرکاری بێ چ پەروەردە بێ ئەتوانێت ئەمە بکات. با زۆر تیۆری زاناکانی کە دێنێتەوە لێردا اینجا کاریگەری یاسای دانەوەی بیرەوەریەکان لە پێکهاتنی بەشێک لە غەریزە و سیفەتەکانی گەلاندا، دوایە دێتە سەر پەروەردە لە ئێستادا، یان ئێستا مەبەستی ئەو کاتەی فەڕەنسایە. اینجا فێرکاری ئەزمموی لەسەر ئەمە باس لە ڕای هەریەکە لە مۆنتینی و کانت وەردەگرێت چۆن ئیسیفادە لە نەزەریەکانی ئەوان کراوە کە بتوانن پەروەردەی پێ پێشخن. اینجا بنەما دەرونیەکانی پەروەردەمان بۆ باز دەکات. ئەوە دێتە سەر ئامانجی پەروەردە، ئامانج لەو پەروەردەیە کە تۆ دەیکەیت چییە، پێویستە بزانی ئامانجی چییە و کاتە ئیش لە پەروەردەدا بکەیت. اینجا دێتە سەر شێوازە دەرونیەکانی پەروەردە. لە شێوازە دەرونیەکانی پەروەردەدا باس لە گەشەپێدانی چاودێری و وردبینی دەکات، چۆن بتوانین گەشە بەو دوانە بکەین، گەشەپێدانی دیسپلین، هاوکاری، توانای بڕیاردان و هاوشێوەکانی، چۆن منداڵ وا لێ بکەین ئەم گەشە بەو شتانە بکە. دوای ئەوە خۆڕاگری و ئیرادە، چۆن بتوانێت ئەو منداڵە فێری خۆڕاگری بێت، فێری ئیرادە بێ، بتوانێت ئیرادەی هەبێت. بوو ئەم باسەش زۆر ینی باسی زۆر ڕای شارەزا و کەسانی دیکەی لێرەدا هێناوەتەوە. دوای ئەوە دێتە سەر پەروەردەی مۆڕاڵ ئەخلاق. ئەویش باس لە پەروەردەی مۆڕاڵ دەکات لە چیدا، لە خێزاندا، لە مامۆستادا، لە فێرخوازدا، لە هەر هەمویاندا، تەڵەن کە هەمووی ئەمانە تێکەڵاوە. اینجا دوای ئەوە دێتە سەر خوێندنی ئەدەب و مێژوو ئەدەبیاتەکان، اینجا دێتە سەر خوێندنی زمانەکان، خوێندنی بیرکاری، خوێندی زانستەکانی فیزیا و زانستە سروشتیەکان، خوێندی زانستە ئازموونیەکان و گرنگیدانیان لە خۆناغەکانی خوێندندا. ئەو پێی وایە دەبێت هەموو ئەمانە بە شێوەیەکی ئەزمموی بخوێنێت، ناکرێت بە توێری باس. ئێستا من باس لە کتێبەکە دەکەم، لەوێدا ئەوەیە، بەڵام کاتێک کە خۆت خوێنتەوە ئەو کاتە خۆت دەتوانی بڕیار لێداخوا ئەمە تا کوێچی بە کەڵک دێوچی بە کەڵک ناو چۆن کامی باشە و کامی خراپە. دوای ئەوە دێتە سەر پەروەردەی منداڵانی وڵاتە ژێردەستەکان. تەسەوور کە ئەو وڵاتانەی کە ژێردەستەی فەڕەنسا و بەریتانیا و هەموو ئەو وڵاتانەی دیکەن ئەو دیە باسی لە پەروەردەی ئەوانە دەکات. پێی وایە کە پەروەردەی فەڕەنسا بۆ پەروەردەی نابێت، پەروەردەی هندستان نابێت، یان بۆ پەروەردەی وڵاتێکی کە نابێت. دوای ئەوە دێتە سەر پەروەردەی سوپا، کە من پێم وابێ پەروەردەی سوپام لە هیچ کامێک لەو کتێبانەی زۆربەی کتێبەکاندا کە خوێندۆتەوە لە هیچ شوێنێکیدا نەمدیوە باس لە پەروەردەی سوپا بەسکەر بکرێت. ئەم لێرە لە بەشێکیدا باس لە پەروەردەی سوپا دەکات. باس لەوە دەکات کە ڕۆڵی سەربازان، یعنی ڕۆڵی سەربازی چییە، کەسێک کە بچێتە سەربازی چ کاریگەریەکی دەبێت لەسەر پەروەردەی ئەو کەسە. هەروەکو بۆ خۆمان جاران دەمان بوو ئەگەر کەسێک سەربازی نەکات لەوانەیە نەتوانێت ژیان بڕێوە بەرێ. بۆیە ئەو پێی وایە کە لە پەروەردەیەکی وادا منداڵەکە یان ئەو کەسێک کە هەیە قاڵ دەبێتەوە. دوای ئەوە ئەنجام کۆمەڵایەتەکانی یاسا سەربازیەکان چه ئەنجامێکی کۆمەڵایەتیان هەیە باسی لێ دەکات. دێتە سەر ڕۆڵی
پەروەردەی ئەفسەران پەروەردەی ئەفسەران چ ڕۆڵێکی هەیە لە پەروەردەی کۆمەڵگەدا لە پەروەردەی وڵاتدا ئەم پێم وایە ئەو کتێبە بخوێنرێتەوە باشە جا لە هەر شوێنێکی دەیخوێنیەوە چۆن دەیخوێنیەوە بە عەرەبی دەیخوێنیەوە بە فەڕەنسی دەیخوێنیەوە بە کوردی دەیخوێنیەوە لێرە دەیخوێنیتەوە کەیف خۆتە پێم وایە لەبەر چەند هۆیەک پێویست ئەم کتێبە بخوێنرێتەوە یەکێک ئەوەیە کە حەز بۆ کەمە کوڕیانە دەکەیت کە تۆ لە وڵاتێکی خۆتدا لە پەروەردەدا هاتە بزان بەراوردی کە بزانە ئەو کاتە پەروەردەی ئێستای ئێمە پێم وابێ لە ئاستی پەروەردەی ئەو کاتی ئێستا ئەو کاتی ئەواندایە وا هەز دەکەم چونکە هەموو ئەوانەی کە لەوێدا دەیانبینی لێرەدا لەم کتێبەدا مەوجودە ئەگەر بەراوردێکی بکەیت دوایەوە ئەو کەسانی کە دەیانەوێت چاکسازی لە پەروەردەدا بکەن یان سیستەمێک دروستکەن بۆی پەروەردەیەکی دروست بێننە بەرهەم یان فێرکاریەکی دروست بێننە بەرهەم ئەوانش دەتوانن ئیستیفادە لێ بکەن زۆر سوپاسان دەکەم و دەستان خۆش بخێت دەست خۆش بێ مامەستا عەباس بەداخەوە ئێمە ساڵانێکە مامەستا لە هەوڵی تەواوکردنی پرۆگرامە و خوێندکاریش بۆ نمرەی بەرز ئەوەی باس نەمابێ ئەوەی کەوا باس نەکرێ پەروەردە و فێربوونە لە ناوەندەکانی ئێمەیە کتێبەکە ئیمڕۆ لێرە بەردەستەوە لە هەردوو کتێبخانەی ڕەهەند و جەمال ئیرفانیش هەیە ئیمڕۆ بە داشکاندنەوە مامەستا دایناوە لێرە بۆ فرۆشتن